العراق. إلى الهامات الباسقة الذين توافدوا إلى العاصمة الحبيبة بغداد من أجل أن يعتصموا ويتظاهروا تلبية بۆ ئەوەی کە خۆپشاندان بکەن وەک گوێڕایەڵیەک بۆ داواکاریەکەی سەید موقتەدا سەدر بۆ کە بانگەشەی هەموو سەرکردەکانی ئەم گەلەی کردووە بۆ ئەوەی کە چاکسازی تەواو لە عێراق بکرێت و هاو هەڵوێز بن لەگەڵ ئەندامانی پەرلەمان بۆ ئەوەی کە پرۆسەی چاکسازی و گۆڕانکاری سەر بگرێن. هەر بۆیە بە خێرهاتنیان لێ دەکەین و داواکارین لە خوددا کە بتوانین لێمە لە ئاستی گومانی چاکی ئەوان نابین و چاکسازی جێبەجێ بکەین. ئێمە ئەمڕۆ دەمانەوێت هەڵوێستی خۆمان وەکو لیستی ئەحرار ڕوون بکەینەوە ئەوەی کە لە ئێستا لە پەرلەمانی عێراق ڕوو دەدات کە بریتە لە ماڵی هەموو عێراقیەک و کە لیستی ئەحرار لەگەڵ هیچ لایەنێک نییە کە ڕوبەڕووبوونەوە کێشە دروست بکات. لیستی ئەحرار لەگەڵ گەلدایە و باس لە ویژدانی گەل و داواکاریەکانی گەل دەکا و کاتێک کە ئێمە مانگرت و دواتریش لە مانگرتن کشاینەوە مەبەستمانەوەیە کە ڕێ بگەێنین ئامانجی سەرەکیمان چاکسازیە لە ناو دەسەڵات و هەر بۆیە دەستمان پێکرد لە چاکسازی لە ئەنجومەنی وەزیران بۆ ئەوەی کە ئەنجومەنی وەزیرانێکی سەرکەوت و دروست بکەین و بۆیە داوامان کرد لە جەماوەرمان لەسەر جادە خۆپشاندان بکات بۆ ئەوەی کە ئەم ئامانجە بێتە دی. بەڵام لەبەر ئەو گۆڕانکاریانەی کە لە پەرلەمان ڕوویدا ئەم داواکاری و ئەم پرۆسەیە دواکەوت. هەر بۆیە پەنامان بە مانگرتن بر لە چوارچەوەی پەرلەماندا بۆ ئەوەی کە ئومێدمان هەبوو چاکسازیەکان بەردەوام بێت و کابینەیەکی وەزاری چاک دروست بکرێ. بەڵام دوای ئەوەی کە کۆمەڵێک ڕاو بۆ چوون دروست بوو هەستمان کردکەوە پرۆسە چاکسازیەکە بە ڕستێکی کابراوە و لە ئامانجە سەرەکیەکەمان خەریکە دوورەکەوینەوە کە بریتە لە چاکسازی لە ئەنجومەنی وەزیراندا. ئێمە ئەمڕۆ لیستی تەهرا وەکو لیستی ئەحرار جەخت دەکەینەوە لەسەر ئەو چاکسازیە وەزاریانەی کە پێشتر ئاماژەمان پێکردو و ئاماژە بۆ دەکەین کە دکتۆر حەیدەر عەبادی ئەمڕۆ ئامادە دەبێت لە پەرلەمان و لیستێک پێشکەشی پەرلەمان دەکە هەر بەو شێوازەی کە ئێمە و گەلی عێراق داوای کردووە سەبارەت بە کابینەیەکی وەزاری و دڵنیا هەموو کەسێک دڵنیا دەکەینەوە کەوا ئەم گۆڕانکاریە ملکەج نابێ بۆ دابەشکاری حیزبی بەڵکو زیاتر لەسەر ئەسبنچینەیەکی تەقڕۆقراتی و وەزیرەکان لەسەر ئەساسی پسپۆڕێتی و توانای خۆیان لە جێبەجێکردنی کارەکانیان هەڵدەبژێرن. ئێمە ئەمڕۆ ئامادەین لە پەرلەمان لەبەرەوەی کە ئامادە بین لە دانیشتێکی پەرلەمان کە بۆ چوونی کە مەبەستی سەرەکی ئەوەیە کە چاکسازیە وەزارەکان بگەێنێتە کۆتایی خۆی هەروەکو چۆن سەید موقتەدا سەدر ئاماژەی پێ کردووە. ئێمە بە هیچ شێوازێک لە جوڵە سیاسەکانمان ناوەستین و جوڵەکەشمان بۆ پشتگیریکردنی هیچ لایەنێک و هیچ بۆچوونێکی جیاواز نییە بەڵکو تەنها پشتگیریە لە پەرلەمانی عێراق کە ماڵی هەموو عێراقیەکانە بۆ ئەوەی کە گۆڕانکاری لە عێراقدا کە لووتکەی داواکاریەکانی ئێمەیە دروست ببێ و کە بەپێی نەخشە ڕێگاکەی سەید موقتەدا سەدر بۆ ئەوەی کە پرۆسی سیاسی لە عێراق بکەوێتە سەر ڕێبازی سەرەکی و ڕاستی خۆی کە ئێمە بەڵێنمان داوە بە گەلی عێراق سوپاسانەکەین. ئەگەر پەیوەندی من بابەتەوەیە وەڵامەیەنەوە. نعم الجلسة التي دعا إليها الدكتور سليم الجبوري أو دانشنەی کە سەید سەلیم جبوری ئاماژەی پێکردووە ئێمە پێی وتوین کەوا لیستێکی وەزاری تازە لەلایەن سەرۆک وەزیرانەوە پێشکەش بە پەرلەمان دەکرێت. ئێمە نابینە لایەنگر ئەوە بۆ هیچ بابەتێک کە دەبێت بە لەسەر بابەتی شەرعی بوون یاخۆ شەرعی نەبوونی سەرۆکاتی پەرلەمان. ئێمە جەخت لەسەر چاکسازیە وەزاریەکان دەکەیت و ئەوەشی کە پەیوەندی بەم لایەنە سیاسیوانەوە هەیە ئێمە نابینێت بەشێک لێی. نعم بالتأكيد هو الذي دعا إلى هذه الجلسة وهو الذي بەڵێ بێگومان سەلیم جبوری داوای ئەم دانیشتەی کردو و ئەویش سەرۆکایەتی دەکا و ئێمەش ئامادە دەبین لە دەنگدان بۆ چاکسازیە وەزاریەکان کە سەرۆکوەزیران کاتێک کەس عەبادی ئامادە نەبێ ئێمەش ئامادە نابین و ئەو کاتە ئێمە کاروبار بڕیار دەدەین جەماوەر لەسەر شارع.
الكابينة عرضت فيما سبق، الأسماء عرضت على مجلس، أعطيت لمجلس النواب حقيقة. ناوی کابینە تازەکە دراوە بە پەرلەمان، بەڵام ئەندامانی پەرلەمان دەتوانێت کە دەنگ بدایە خود دەنگ نەدا لەسەر قبولکردنی ئەو ناوانەی کە پێشکەش کراوە. کابینەی یەکەم کە دراوە پەرلەمان ئەمڕۆ باز دەکرێەوە. ئەگەر هەرێکێک لەوانە کە ڕەت کرانەوە لەلایەن پەرلەمانەوە داوا دەکرێت لە عەبادی کە کەسێکی کە بخرێتە شوێنیان لەسەر بنچینەکانی تەکنۆقراتی و سربەخۆیی و هەروەها کە لەلایەن حیزبەکانەوە کاندید نەکرابن. سوپاسانەکەین.